بەڵێ سەبارەت بە پرۆسی سیاسی لە عێراق و چاوەڕوانیەکان بۆ پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق ئایا ئەم هەنگاوانە چین کە دەبێت خێراتر بکرێنەوە بۆی کە کۆبوونەوەکانی پەرلەمان دەست پێ بکەن وەکو چارچۆی هەماهەنگی داوای دەکات یا سەدر چه بژاردەیەکی دیکە دەخاتە بەردەم لایەنەکان بۆ دانوستان یا ڕێککەوتن لەگەڵ ئەو لایەنە شیعانەی کە تا ئێستا لە زیاتر لە 11 مانگ بەسەر هەڵبژاردنەکاندا تێدەپەڕێت و ڕێگر بووە لە بەردەم پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراقدا ئایا ئەمانە کامیان دەتوانێت گرێکوێری ڕووداوەکانی عێراق بکاتەوە. بەڕێز عەباس غەدیر ئەندامی دەستەی گشتی ڕۆتی حکمە لەگەڵم دەبێت لە بەغداوە لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم. بەڕێز عەباس ئەم کاتت باش با سەرەتا لە لێدوانێکی ڕۆتی حکمەوە دەست پێ بکەم سەبارەت بەم ئاڵۆزیانەی کە لە عێراق هەیە دەڵێت هەر کاندیدێک لەلایەن لایەنەکانی دیکەوە پێشنیاز بکرێت بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق سەدر ڕەتی دەکاتەوە. ئەم بێهیواییە بۆچی؟ ئایا ئەمە چارەسەرێکی هەیە؟ بنەوەی خۆی گەورە میهرەبان سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەی 24 بەڕاستی هەڵبژاردننی سەرۆک وەزیران یەکەم و کۆتاییان مکەوەنی شیعیە و هەروە چوارچێوەی هەماهەنگی نوێنەری یەکەمە لە پەرلەمانی عێراق کە سەرۆک وەزیران هەڵبژێری و هەروەها سەرکەوتنی حکوومەتیش پەیوەستە بە چوارچێوەی هەماهەنگی بۆیە پێویست نییە کە کەسێکی دیکە دابنێن جگە لە محەممەد شیع سوودانی لە کۆبنەوەی دوێنێژدا دووپاتیان لەوە کردەوە کە محەممەد شیع سوودانی کاندیدی ئەوانە ئەگەر تیار سەدری بیەوێ کە ئەم کاندیدە بگۆڕێت و بەشداری بکات لە حکوومەتی عێراق پێویستە ئالیەتێکی نوێ دابنێن بۆ سەرۆک وەزیرانێکی نوێ بەڵام ئەگەر تیاری سەدری نێوێ بەشداری لە حکوومەتی عێراقی بکەوە نێوێ ببێتە هاوبەش لەگەڵ هێزە سیاسەکان دیکە کە حکوومەتێکی نوێ لە عێراق پێک بهێنن ناتوانم سەرۆک وەزیران ئەم کاندیدا بگۆڕن بۆیە ئەمانیش دەستیان بە محەممەد شیع سوودانیەوە گرتووە. بەڵێ پێتان وایە کە پۆستێک و ناوێک بۆ پۆستی سەرۆک وەزیران یەکلاییکردنەوەی ئەوەندە ئەستەمە کە زیاتر لە 11 مانگ دوای هەڵبژاردنەکان نەتوانرێت کێشەی پێکێنانی حکوومەت یەکلایی بکاتەوە یا ناکۆکیەکان بۆ ناکۆکی شخصی نێوان لایەنە شیعەکان دەگەڕێتەوە. نەخێر خاتوونی بەڕێزم هەڵبژاردن بۆ هەرسی سەرۆکاتیەکانی عێراقی مە لێ ڕاهاتووی لە 2005 یەکەم حکوومەت تاوەکو 2018 ئێمە سەرۆکان هەڵدەبژێرین بۆ هەر سێ پۆستەکە ماڵی کوردی یەکەم و کۆتایی سەرۆک کۆمار هەڵدەبژێرن کەسێکی دیکە ناتوانێت دەسوەردان لەمە بکاوە هەروەها ئەمڕۆشە بۆ ماڵی سونی و ماڵی شیعەش دروستە دەزانن کە کێشە هەیە لە نێوان مکەونە سەرەکیەکان لە ماڵی شیعەدا لە چوارچێوەی هەماهەنگی و تیاری سەدری تیار سەدری خۆی لەمدا مانگەی کۆتاییدا دەزانن هاوپەیمانیەکی هەبوو لەگەڵ سیادە و پارتی دیموکراتی کوردستان دەیانەوی زۆرینەی نیشتیمانی پێک بهێنن و حکوومەت بگرنە دەست بەڵام ئەمەیان نەیانتوانی ئەمە واقع حاڵێک بوو کە نەیانتوانی سەرکەوتن بهێنن و پەکخران دروست بێ لە پێکهێنانی حکوومەتدا ئێستا کە تیاری سەدری کشاونەتەوە لە پەرلەمان ئێستا کوتلەیەکی نوێ هاتوۆتە پێشەوە کە زۆرینەی مطلقە لە پەرلەمانی عێراق 24 چێوەی هەماهەنگیە بەپێی هەموو پەیوەندیەکانی لایەنە سیاسیەکان ئێمە دەچینە ئەو ڕێگەیەوە کە ئیستحقاقی دەستوری جێبەجێ بکرێ بە تایبەتی دوای کۆبوونەوەی بەڕێز بارزانی و حەلبووسی لە هەولێر کە ئەم چەق بەستوی سیاسی کۆتایی پێدێ من پێم وایە بەپێی ئەو زانیاریانەی کە هەمانە پەرلەماندا دەنیشێ و ئەم ئستحقاقە دەستوریانە جێبەجێ دەکات. ئایا هیچ وادەیەک بۆ دانیشتنی داهاتووی پەرلەمان دیاری کراوە دوێنێ چوارچێوەی هەماهەنگی لە کۆبوونەوە دابوون ئەوان هەنگاوەکانی داهاتوویان بەرامبەر بە هەڵوێستەکانی سەدر چی دەبێت؟ يعني يوم أرسل اجتماع للإقالة التنسيق
ئەو کۆبوونەوەی کە هەبوو لە چوارچێوەی هەماهەنگی دووپاتی لە سەردوو خاڵی سەرە کردوێتەوە. یەکەمیان ئەوەیە کە محەممەد شیع سوودانی دەمێنێتەوە دەستبەرداری نابن. دووەمیشیان چوارچێوەی هەماهەنگی داوا لە کتلە سیاسیەکانی دیکە دەکات کە پەرلەماندا بنیشێت ئەمڕۆ کە محەممەد شیع سوودانی و ئەندامانی چوارچێوەی هەماهەنگی کۆ دەبنەوە و دەیانەوێت کە ڕۆژێک دیاری بکەن کە پەرلەمانی کورد عێراق دابنیشێ. پەرلەمان دەزانیت کە نوێنەرایەتی هەموو خەڵکی عێراق دەکات ئەگەر دەزانیت کە پێویستە هەماهەنگی و هاوڕێوەرگرتن لەگەڵ برایانی کورد و سونەش بکرێ بۆ ئەوەی ڕۆژێک دابدرێ بۆ دانیشتنی پەرلەمان. بەڵێ بەڕێزە باسقەدیر ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حکمە زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.